بریتیای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆنامی داهاتوو بۆ ئامادەکاری یەکەمین کۆنفرانسی پەرەپێدانی کەرتی پیشەسازی لە عێراق و هەرێمی کوردستان بەڕێوەچوو. لەو کۆنفرانسەدا لەلایەن ژمارەیەک لە کەسانی شارەزا و پسپۆڕەوە چەندین پێشنیار و بۆچوون گەڵاڵە کرا بۆ چۆنەتی پەرەپێدانی ئەو کەرتە. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانیش ئاماژە بەوە دەکات ناوچەکە و هەرێمی کوردستان لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە و پێویستە خۆمانی بۆ ئامادە بکەین. هەروەک چل لە سەتای پیشەسازی هەموو عێراق لەلایەن هەرێمەوە بەرجەستە کراوە و پێویستە دەستی پێوە بگرین. ئەبێ حکومت کۆمەڵێک لە یاسا و ڕێساکانی خۆی بگۆڕێ، ئەبێ کۆمەڵێک دام و دەستگاکانی خۆی تەحویلاتی پێ بکە و ئێمە لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان ئەو بەڵێنەمان وەرگرتووە وەزارەتی بازرگانی پیشەسازیەکەی لێ بگرێتەوانێ و ئەم پیشەسازی بخرێتە سەر دەستی وەبەرهێنان و لە ڕێی دەستی وەبەرهێنان و لە ڕێی کەرتی تایبەتەوە سەدان و بگرە هەزاران معمەلیش لە هەرێمی کوردستان دروستکەین. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی ئێستا لە 180 هەموو پیشەسازی عێراقمان دەستەبەر کردووە. بەڕێبەری گشتی پلاندانان و بەدەواداچوونش لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان چەند پێشنیارێک دەخاتە ڕوو بۆ چۆنەتی پەرەپێدانی ئەو کەرتە. بۆ ئەوەش دەڵێت پێویستە بەر لە هەموو شتێک یاساکان هەموار بکەینەوە، هەروەک ناوچەی پیشەسازی لەسەر جەمشارەکانی هەرێمی کوردستان دروست بکەین لەگەڵ دەرکردنی یاسایەک بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی لە هەرێمی کوردستان. ئەو یاسانەی کە پەیوەستن و پێویستن بۆ پەرەپێدانی کەرتی پیشەسازی پێویستە ئەوەی کۆنەکان هەموار بکرێتەوە، ئەوانەی تریش کە پێچەوانەی لەگەڵ بەغدایە هاوتا بکرێت لەگەڵ بەغدایە. خاڵی دووەم بریتێر لە دروستکردنی ناوچەی پیشەسازی کە ئێمە لە ساڵی 2010ەوە ڕەزامەندیمان وەرگردووە کە چوار ناوچەی پیشەسازی گەورە لە هەرێمی کوردستان لەسەر زەوی 30,000 دۆنم دروست بکەین، یەک لە گەرمیان و یەک لە سلێمانی و یەک لە هەولێر و یەک لە دوهۆک. یەکەمین کۆنفرانسی پەرەپێدانی کەرتی پیشەسازی لە عێراق و هەرێمی کوردستان کە لەلایەن پەیمانگەی ئەمریکی کوردی ڕێکخرابوو تێیدا چەند پێشنیار و ڕاستپاردەیەک ئامادەکرا بۆ ئەوەی بۆ حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکان بەرز بکرێتەوە و ببێتە بنەمایەک بۆ باشترکردنی کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان. سینۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.